ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکردنی سیروان پەرویزی لە شاری ئیلام. سەپاندنی تۆمەتی نوێ بەسەر ساسان چەمەنارا لە زیندانی ئیلام. ناڕوونی چارەنووسی مەتین ئۆسلۆب پاش دەست بە سەرکران لە شاری شنۆ. ڕێکەوتنی نێوان عێراق و هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی نەوت. خۆپێشاندانی خەڵکی ڕەشت دژ بە نەبوونی خزمەتگوزاری. هۆشداری کەشاوەرزانی ئیسفەهان بە بەرپرسانی حکوومەت. لە سێدارەدانی دەبەندکراو لە چەند زیندانی ئێران و داخوازی لێبوردنی نێودەوڵەتی بۆ هەڵوەشانەوەی سزای ئەعدامی بابەک شەهبازی. دەست بەسەرکردنی سیروان پەرویزی لە ئیلام. ڕۆژی یەکشەممە 12 گەلاوێژ سیروان پەرویزی چالاکی مەدەنی و هونەرمەندی خەڵکی ئیلام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. ئەو چالاکە مەدەنیە پێشتر و لە ڕێکەوتی 16 بەفرامباری ساڵی 1403 هەتاوی لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و ڕۆژی 19 بەفرامبار بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرابوو. ڕۆژی یەکشەممە سیروان پەرویزی بەهۆی دانانی بابەتی تەنز لەسەر قەیرانی ئابووری وڵات لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕایگوێزراوە. سەپاندنی تۆمەتی نوێ بەسەر ساسان چەمەنارا لە زیندانی ئیلام. جەواد چەمەنارا برای ساسان چەمەنارا هونەرمەندی بەندکراو لە زیندانی ئیلام ڕایگەیاندووە کە ناوەندە ئەمنیەتیەکانی ئەو شارە 3 تۆمەتی تازەیان بەسەر براکەیدا سەپاندووە. ڕۆژی چوارشەممە ساسان چەمەنارا بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ پارێزەرەکەی لە ماڵ چووە دەرەوە و لەلایەن 9 ئەندامی دەسەڵاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئیلام ڕایگوێزراوە. ناوبراو لە پەروەندەیەکی تازەدا بە دەستڕاگەیشتن بە زانیاری ڕێگە پێنەدراو و پرۆپاگەندای دژ بە ڕژیم و تەبلیغ بۆ ئیسرائیل تۆمەتبار کراوە. گواستنەوەی زوبەیر مەحموودی بۆ زیندانی نەغەدا. ڕۆژی ڕابردوو زوبەیر مەحموودی شارومەندی خەڵکی پیرانشار پاش 28 ڕۆژ بەندکران لە گرتوخانەی دەسەڵاتی ئەو شارە بۆ زیندانی نەغەدە ڕایگوێزراوە. ڕۆژی 19 پوشپەڕ یام ساڵ زوبەیر مەحموودی لە هێرشی هێزانامنیەتیەکانی ڕەژیم بۆ سەرماڵەکەی لە پیرانشار دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازرابووە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کرابوو و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی تا بێستا بڵاو نەکراوەتەوە. ناڕوونی شارەنووسی مەتین ئۆسلۆب پاش دەست بە سەرکران لە شاری شنۆ. ماوەی 25 ڕۆژە مەتین ئۆسلۆب تەمەن 20 ساڵ لەلایەن ئیدارەی دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستا نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەتین ئۆسلۆب وەستاکاری مکانیکی ئۆتۆمبیلە و 25 ڕۆژ لەمەوبەر لە هێرشی هێزەی دەسەڵاتیەکانی سوپای پاسداران بۆ سەر دوکانەکەی دەست بەسەر کراوە. سەرکوتگەرانی حکوومەت لە کانتی ڕفاندنی ئەو کرێکارە دوکان و ماڵەکەیان پشکنیوە و ناوبراویان بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی مەتین لە بەردەستدا نییە و بەدواداچوونی بنەماڵەکەشی تا بە ئەمڕۆی جاکامێکی نەبوو. ڕێکەوتنی نێوان عێراق و هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی نەوت. وەزیری نەوتی عێراق ڕۆژی چوارشەممە ڕایگەیاندووە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە ڕێککەوتون. بە وتەی وەزیری نەوتی عێراق دەوڵەتی فیدراڵی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هەناردەکردنی نەوت و ڕادەستکردنی بە دەوڵەتی ناوەندی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ ڕێککەوتن و ڕێککەوتن نامەکە بۆ ماوەی 1 ساڵ ئاعتباری هەیە. لەلایەکی دیکەوە سەرۆکی فراکسیۆنی یەکیەتی لە مەجلیسی عێراق وتوێتی کە دەوڵەتی فیدراڵی وێڕای واژۆکردنی ڕێککەوتن نامەکە هەناردەکردنی موچەی کارمەندانی هەرێمی بە ڕادەستکردنی نەوت و داهاتەکەی بە دەوڵەتی فیدراڵی گرێداوەتەوە. خۆپێشاندانی خەڵکی ڕەشت دژ بە نەبوونی خزمەتگوزاری. شەوی چوارشەممە ڕێکەوتی 15 گەلاوێژ
کۆمەڵێک لە دانیشتوانی شاری ڕەشت لە گۆڕەپانی سەوزە مەیدان کۆبوونەوە و بە وتنەوەی دروشت خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون. بە پێو دیمەنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خەڵکی ناڕازی ڕەشت بە وتنەوەی دروشتمی ئاو، بەرق، ژیان، مافی سەرەکیمانە دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی ناکارامەی کۆماری ئیسلامی نیشانداوە. هەرچەند هێزە ئینتیزامیەکانی ڕەژیم هەوڵیان داوە ڕێگە لە ناڕازایەتیەکە بگرن، بەڵام قەرەباڵغبوونی سەوزە مەیدان و هەبوونی هەزاران شارۆمەندی ناڕازی ناچاریانی کردووە پاشەکشە بکەن. ناڕەزایەتی کرێکارانی شیرکەتی سیمین سپاهان لە چابەهار ڕۆژی چوارشەممە. کرێکارانی شاغڵ لە شیرکەتی سیمین سپاهانی چابەهار لە ئاسدۆخی سەختی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی کرێکارانی ناڕازی شیرکەتی سیمین سپاهان لە بیابانەکانی دەرەوەی شارستانی چابەهار هەڵکەوتووە و خاوەنکار کارگەران ناچار دەکات بەبێ ئیمکاناتی ڕەفاهی لە دۆخێکی سەختدا کار بکەن. کرێکارێک لەو بارەوەی وتوێتی کە وێڕای سەختی کارەکەیان ڕێژەی حەقدەستیشیان زۆر کەمە و ئەو خۆراکەی بە کرێکاران دەدرێت کوالێتیەکەی زۆر نزمە و کرێکاران لە گەرمای سەرووی 50 پلەیدا تووشی نەخۆشیە. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی سایپا لە کاشان. کرێکارانی شاغڵ لە لقی کاشانی شیرکەتی سایپا ڕۆژی چوارشەممە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی شیرکەت حەقدەستی مانگی جۆزەردانی کرێکارانیان بە شێوەی قستی پەرداخت کردووە و حەقدەستی مانگی پوشپەڕ ڕۆژی سێنزەی مانگی گەلاوێژ پەرداخت کراوە. دواکەوتنی حەقدەستەکان کێشەی بۆ کرێکاران و بنەماڵەکانیان دروست کردووە و داوای پێدانی داخوازیەکانیان لە کاتی دیاریکراودا دەکەن. هۆشداری کەشاوەرزانی ئیسفەهان بە بەرپرسانی حکوومەت. کۆمەڵێک لە کەشاوەرزانی ڕۆژاوایی ئیسفەهان لە ڕۆژی چوارشەممەدا دژ بە نەدانی حەقاوە کۆبوونەوە و هۆشداریان بە دەوڵەت داوە. کەشاوەرزانی ناڕازی بە کۆبوونەوە لە شوێنی دابەشکردنی حەقاوە دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی ڕژیمی ئیسلامی نیشانداوە و هۆشداریان داوە ئەگەر حەقاوەکانیان تا ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 19 گەلاوێژ نەدرێت گەورەترین کۆبوونەوەی کەشاوەرزانی ئەو پارێزگایە بەڕێوابن. گیان لەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە کەنگان و ئێرانشار. ڕۆژی چوارشەممە کرێکارێکی شاغڵ لە ئیدارەی بەرقی ئێرانشار بەهۆی نەبوونی ئیمەنیشوێنی کار گیانی لەدەستاوە و کرێکارێکی شاغڵ لە پێترۆشیمی کەنگانیش بەهۆی نەبوونی ئیمکانیاتی ڕەفاهی تووشی گەرمابردووی بوو. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی شاغڵ لە پێترۆشیمی کەنگان لە کاتی کارکردن لە گەرمای نزیک 60 پلەی سێلیزیدا لە هۆش خۆی چووە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. ئەو کارەکانی ئەو کرێکارە ڕایانگەیاندووە کە بەپێی یاسا کارکردن لە گەرمای سەرووی 50 پلەی سلێزیدا قەدەغە کراوە، بەڵام خاوەنکار کرێکاران ناچار بە کارکردن دەکات و هیچ لایەنێکی پەیوەندیدار بایەخ بە تەندروستی کرێکارانی سەنعەتی ناوت گاز و پێترۆشیمی نادات. لەلایەکی دیکەوە کرێکارێکی سیمبان لە ئێرانشار بە ناوی شاهنەزەر قەلەندەرزەهی لە کاتی کارکردن بەهۆی بەڕەگرتووی لە بەرزایی بەروەتە خوارەوە و بەداخەوە دەست بەجێ گیانی لەدەستدا. گیانبەختکردنی دوو منداڵ بەهۆی بڕینی کارەبا و گاز لە گوندێکی ئوستانی گوڵستان. ڕۆژی چوارشەممە 15 گەلاوێژ دوو منداڵی خێزانێک لە یەکێک لە گوندەکانی وستانی گوڵستان بەهۆی تەقینەوەی گاز گیانیان بەخت کردووە. بە وتەی دایکی ئەو قوربانیانە کارەبا و گازی ماڵەکەیان لە ناکاودا قەتع کراوە و کاتێک کە هاتوۆتەوە تەقینەوە ڕوویداوەوە بەو هۆیەوە دوو منداڵەکەی گیانیان لەدەستداوە. نەبوونی کارەبا ئاو و گاز زیانی زۆری لە خەڵکی ئێران و کەسب و کاریانداوە و وێڕای بێکاریکردنی هەزاران کرێکار کە لوپەلی نێو ماڵەکانیشیان سوتاوە. هەرچەند خەڵکی شارە جۆراوجۆرەکانی ئێران هەرڕۆژ لە ئاست بڕینی بەردەوامی ئاو و کارەبا ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام بەرپرسانی حکوومەت هیچ شەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەڵنەگرت. ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرایەتی کارخانەی ئێران خودرۆ ڕایگەیاندووە بە مەبەستی سەرفەجووی لە مەسرەفی وزە هەموو کار و چالاکیەکانی ئەو ناوەندە سەنعەتیە تا ڕۆژی شەممە 25 گەلاوێژ ڕادەگرن. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی و سەپاندنی سزای زیندان بەسەر دوو شارۆمەندی دیکەدا. ڕۆژی چوارشەممە 15 گەلاوێژ
چالاکێکی مەدەنی خەڵکی شارستانی بەهمەیی بە ناوی فەردین چیرەنژاد لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. هاوکات دەستگای قەزای ڕژیم دوو چالاکی مەدەنی خەڵکی ئەردەبیلی بە جەریمەی ماڵی و زیندان مەحکوم کردووە. فەردین چیرەنژاد پێشتر و لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402دا هاوڕێ لەگەڵ چالاکێکی مەدەنی خەڵکی شارستانی بەهمەیی لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری بە ناوی داوود حەدادی دەست بەسەر کرابوو. ئەمە دووهەمین جارەکە و چالاکە مەدەنیە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن سەرکوتگەرانی حکوومەتەوە دەست بەسەر دەکرێت و هێشتا هۆکاری بەندکرانی بۆ بنەماڵەکەی ڕوون نەکراوەتەوە. لەلایەکی دیکەوە یوسف کاری چالاکی مەدەنی خەڵکی ئەردەبیل بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە پەرداختی 42 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە و چالاکێکی دیکەش بە ناوی تەوحید ئەمیرەمینی بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندای دژ بە نیزام بە مەبەستی تێکدانی بیرروڕای گشتی بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندان و 30 ملیۆن تمەن جەریمەی ماڵی سزادراوە. لە سێدارەدانی دەبەندکراو لە چەند زیندانی ئێران لە ڕۆژی ڕابردوودا حکمی ئەعدامی دەبەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقاز لە زیندانەکانی ساوە، یەزد، کەرەج، یاسووچ، کرمان و ئیسفەهان جێبەجێکراوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی عەلی شەوکەت بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانی ساوە ئەعدام کراوە. هاوکات حکمی ئەعدامی نۆ بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یەزد، کەرەج، یاسووچ، کرمان و ئیسفەهان جێبەجێ کراوە کە ناسناوی 7 کەسیان بریتیە لە بێهنام سەمالپور، بابا ئەحمەدی، فەرهاد تەوەکولی، غوڵام ساعدیان، مستەفا میرئەحمەدی، کامران ئەمرایی، ڕەزا شەریفزادە و موشتەبا ئیزەدی. و داخوازی لێبوورنی نێودەوڵەتی بۆ هەڵوەشانەوەی سزای ئەعدامی بابەک شەهبازی دوایین هەواڵمان. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا وێ ڕای شەرمەزارکردنی شەپۆلی ئەعدامەکان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی بابەک شەهبازی بووە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کە بابەک شەهبازی پاش دەست بەسەرکردان بە سەختی ئەشکەنجە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە، تاکودان بە تاوانێکدا بنێت کە ئەنجامی نەداوە. هاوکات ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بنەماڵەی و بەندکراوە سیاسییان خستوەتە ژێرگوشار و هەڕەشەی زیندانیکردنی درێژماوە و کوشتنیان لێکردوون. مانگی گوڵانی ئەمساڵ بابەک شەهبازی لە پەروەندەیەکی ساختەدا بە سیخڕی بۆ ئیسرائیل تۆمەتبار و بە ئیعدام مەحکوم کرا. پارێزەری و بەندکراوە لەم دوایانەدا داوای پێداچوونەوەی بە حکومەکە کردبوو، بەڵام داواکاریەکەی لە دیوانی باڵای وڵاتەوە ڕەت کراوەتەوە. ڕێکخراوی لێبوورنی نێودەوڵەتی لە کۆتایی بەیاننامەکەیدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی بابەک و هەوڵی کۆمەلگای جیهانی بۆ ڕاگررتنی ئەعدامەکان لە ئێران. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.